کردنەوەی دامەزراوەی نوری حکمە لە ناحەی شۆڕش مای خۆشحاڵی بەڕێوەبەرێتیەکانمان بوو و ئێمە هەروەکو چۆن ڕەزامەندیماندا لەکردنەوەی لقەکان لە ناحەکەمان ئومێدەوارین ئەم دامەزراوەیە ببێت بە چرایەک بۆ پڕکردنەوەی کە لێ نەڕۆشن بیری و پەروەردەی و ئاینەکان لە ناحەکەمانە و هەنگاوی بەرە و پێش بنێن. بەتاکید دڵخۆشین بە فەزلی خوای دەزانین کەوا لقێکی دیکەی دەستگا لە ناحێشتر لە هەرێمی کوردستان کرایەوە بە فەرمی و تەمەناش دەکەین لە هەموو کوچە و کۆڵانێکی ئەو کوردستانەمان لقێکی حکمەی یاخود هەر مەرکەزێک تەحفیزی لێ هەبی لەبەرەوە قەناعەتمان وایە هەموو خێر و بەرەکەتێک لە شوێن کەوتنی قورئانە و قەناعەتمان وایە شوێن کەوتنی قورئان مای بەختەوەری دنیا و قیامەتە. لێ بەتاکید دڵخۆشم بەکردنەوەی لقێکی حکمە لە شۆڕش و هەوڵ دەدەین لە بۆکردنەوەی هەر لقێکی دیکە لە هەر جێگایەکی دیکە کە پشتیوانی ڕەب العالەمین لۆمان ئاسان.